وشەویستەکەم غڕور یۆن چان نەوەشیە فرە خراپە کە ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم گنۆشەنە یۆن چان نەوەشیە کە شەیطان چەنەشە کافر و بێدینێ چەنەشانە ئیماندارش تووشێ بە غڕوری گرچێوەکانە هەن هەرچی ئی نعمەتی دنیای کە تۆ وینیشە هەرج نعمەتی خوا دایش بەنە احتیمال هەن تووش و غڕوری بیپەنش چێوەکەوە فرە لاوە خاز بهن و خەڵکی لاوە خراپ غڕوری صفەتی فرە خراپە عالمە نەخراپ ئاکەسەی بەخشۆ ڕاخوانە هەر خراپ ئاکەسەی سۆفین حتا بەسە ئیمامی غەزالی فەرماوە غڕور چەنەش بۆ بە سەرەواردەش فەرماوە بەشێجە عالم و زانا گەورەکە تووشی جۆرێجە غڕوری بێبێنێ ئامۆژگاری خەڵکی نەکەرێنێ واچەنە ئیتر تازە فایدەش نییە ئێنێ تەسکیە و تەربیە بە حساب وشەکەرە وشەجە خەڵکی جیای کەرێنێەوە کاتی قسێ کەرێنێ کە خەڵک هاوار کەرود لە مەجلیسەکەیشانە و بەعزێ حاڵ گێڕۆشان مەجلیسەکەشان اینجا قسێوە کەرێنێ فەرماوە فرێنێ زەمان و ئێمەنە پەنسەڵەکانە فەرماوە بەنامی ئەهل و تەسەوفی و ئی هەرمانە کەرە فەرماوەینە گرد غەڕێنێ جە غەڕایەکە حسابێشە کەرو فەرماوە بەڵکو ئاگاتە چە نەبوو ئی جۆرە فەهاولائی شەیاطین الئینس ضەلوا وەئەضەلوا ئینە شەیطانەکەی لێ ئینسانێ وشە گومڕێنێ خەڵکیش گومڕێکەرە فەرماوە ئینێ کاتێ شعرێشا پەیوانیەوە باس و ویساڵی کەرۆ یا باس و فیراقی کەرۆ باس و یاوای دوێ کەسابەوێ یا جیابیێشاوە جە یەکتری ئینی هاواشە چەنە وەرمێزۆ ئاەتێکی قورئانی وانیەوە تەئسیر شاوە نەمەکرد دائم مەجالیسشانە رقص و سەما کردیۆ مەجالیس و نیشانە هاوارێ کردیە هاوارێ ئەو غێر و خوای فەرماوە ئینێ گرت شەیاطین و ئینسینی و ئاگاتە چەنە شابوو فەرماوە فرێنێ ئینێ کە تربیەت نەکرێنێ لێوێنە سەر و بەرماڵ و ئیرشادی ئینێ غەڕێ بێنێ ئەجیانشە ئەگەر بلا سەر و بەرماڵی ئیتر دروسێ بە یا ئەگەر عەبا و جوبەکەرانە دروسێ بە یا مێزەرەکەرا سەرەشا دروسێ بە یان ئەگەر عەسا و گۆچانە و شێخی گەورەی گێرا دەستشاوە ئیتر ئێدەچێ بە شێخی گەورە فەرماوە قاعیدە و سەر و زەمینی و قاعیدە و دینیش هەر ئینەنە ئینسان بە دڵ گەورە بۆ نەک بە زاهر خوا دڵانە چێشش دانی پەنە خوا کەمەن کێش و خەڵکی پێکەرەوە نەک زەڕ و سەرۆت و سامانەوە نەک سیاسەتەوە ئینسانی ئیماندار مەبۆ غەڕا بۆ پان نیعمەتە کە خوای دانپەنە خوا جەل جەلالە قورئانە کە ئیماندارا 37 جارێ قورئانە باس و غەڕایی کەرۆ ئیماندارا هوشیارێ کەرەوە کە دوورێک ناوە جە غەڕایی پەی گرد و چینەکە وەڵی کە خوای گەورە 2 دینارش دایپەنە ملیارەها دۆلارش دایپەنە هەر ئەگەرشەن تووش و غەڕایی جاریچانە هەن کەسێ زەڕش فرن بەس تووش و غەڕایی مەبوو کەمڵ هەن تووش و غەڕایی بی علمی چەرپاسن جاریچانە علمێ فرەشەن تووش و غەڕایی مەبوو علمێ کەمشەن تووش و غەڕایی بوو فەرماوە هۆکار و ئینێچە ئانەنە کە ئینێ کوچێ لەزەت کەرێنێ جە خوا ناسی ئی کوچە لەزەتەوە نەشاوێ بە چێوێ فرە گەورە ئیتر دماو ئینێ دەست شۆرێنێ جەگرد عیبادات و تاعاتی دوورێ گنێنێ و خەڵک ئەشیا دەستش ماچکردێنە بە گەورەش تەماشەکردن ئینێ چە جۆرەتر جە جۆر و غەڕاین جە عولەمایانە دروست بوو جە مەشایخ و متەسەوفیچەنە دروست بوو ئێمە ئیماندار ئەشم فرە بە هوشیاری حەزەر کەرمێ چی بەڵام مصیبەتەیە یۆن چان نەوەشیا ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم مەتا وربێزەوە هەتا ئینەیە عیلاج نەکەرەوە هەتا ئینەیە چارەسەر نەکەرەوە عیلاج و ئینێچە بە تەربیەتێوە ساغ بوو بەوێ ئشناسایە عال بوو هەریۆجە ئێمە ئەشم خاز وێ ئشناسا بوو ئینا چ مستەوێوەنێ کێن ئی کەسە تۆ چێشەنی کاتێک کە وێڵ بە خاز زانی و ئیمانداراتەری بە خراپ زانی جاریچانە هەن گروپەکە وتر لاوە فرە جوانە گروپ و ئیماندارە گل لاوە خراپ کێ ئینەشە دایپەنە کێ پەنەژواتی کە تۆ هەنەکە وێڵ بە خاز زانەوە و مسلمانە بە خراپ ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم خاص چینێ یاوانە ڕۆ قیامەتی محاکەمە بینمان نەکردیوە نەک سەر و زەمینی وەرو ئانێ مەبوو غەڕێ بێمێ بە هەر نیعمەتێک کە خوای دێنمێ پەن مامۆسای خاڵ فەرماوەنە ناڵەی دەروونەنە ئەگەر کەسێ کەس بوو قەت بە هیچ شێوێ مەفاڕی جایچانە هەن مەسئولەتی فرە گەورەژمە پەنە مەفاڕیۆ چی مەفاڕیۆ چکە جە مەسئولەتەکەی گەورەتەرە هەن کەریش بە مەسئولێ فرە گولانە یەکسەر جەوێش فاڕۆ چکە نییە مستەوە مەسئولەتین
علمی چانن تصوف و دینداری چانن خواناسی چهر چانن ئێمەی ئیماندار و ئەهل و مزگی مەبوو ئێمە چەنە فاڕیۆ شوار ڕکات نمێڵ زیاتر مزگینە هەنێ یا التزام الجەماعەت یان ئیترزانی مسلمانە گر تەمام نا چەنی ئانەی ئەمر بە خاسە کەرمێ نەهیە کەرمێ و ڕێگری کەرمێ جە خراپەی پاڵ و ئینێنە دائیمە ئاگامە جەوێمانێ هیچ مسلمانە نییە جەوێمە بە کەمتر تەماشەش کەرمێ ئینە ئەخلاق و گەورە و دینداریە کە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەت خوا ژوانە بۆ مەنازیلە نەفەرماوە مەداریجەنە فەرماوەیە جە پلەکە خواناسی ئینسانیاوە ئاستێ و مستەوێەوە تەنها هەڵەکا وێژوینەوە عایبەکا وێژوینەوە ئەگەر گەرەکش بووە ڕەخنە گێرە و تەنها جەوێش گێرۆش حەقش نییە سەر و خەڵک و ئیمانداری تەنها وێژ بە خراپزانەوە ئینە مستەوێ فرە بەرزەنە ئەشم ئومەت و پێغەمبەری صلی الله علیه وسلم پێ ئێ مستەوێ بلۆ حتا وەکو تاومە بێمێ تەوەنێەوە بناغە و وەرئێستەیە و ئومەت و پێغەمبەری صلی الله علیه وسلم دەیخوای گیان غەڕایەتی دڵ و دەرونیمانە بەربارە ساقێ ماکەرەوە پێی بڵێ یا رب العالمین خوای خەجاڵەتێن مێ وەرەدەم و تۆنە هەر چێوێنە غەڕایەتی ما کردە بوو بە پەسەند ما زانا بوو هەنوو مسلمانامە بە خراپ زانا بوو خوای داوە عەفوە نەکەرمە و چەندەما وەش بە یا ئەکرەم الأکرەمین وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.